بە بڕیاری سەرۆکایەتی داواکاری گشتی کڕین و فرۆشتن بە ڤەیپ و جگەرەی ئەلیکترۆنی قەدەغە کراوە. زیاتر لە 50,000 جگەرەی ئەلیکترۆنی لەناو براوە. کڕین و فرۆشتنیش بە هەموو شێوەیە قەدەغە کراوە. بڕیار دەرچووە لە 1/1/2024ەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بڕیارە کەوتوتە بواری جێبەجێکردن. ئێمە دەستمان پێکردووە لە هەولێر تاکو ئێستا لەو کاتە تا ئێستا زیاتر لە 50,000 پارچە دەستی بەسەرداگیراوە. ئەو هەڵمەتانەش بەردەوام دەبیتن. ئەو ڕێکارە یاساییانەش دەگیرێتە بەرامبەر ئەو کەسانەی کە پابەند نابن ئەو کارە ئەنجام دەدەن لەبەرەوەی هەر هەموویدا ئاگادارکراینەوە، هەر هەمووی زانیاری هەیە کەوا قەدەغەیە. بۆیە ئەمە ڕێکارەکان لە داهاتوودا تونتریش دەکەین بە هاوکاری لەگەڵ دادگاکان. مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری لە 16 مانگی 11 ساڵی 2023 بە نووسراوی فەرمی داوای قەدەغەکردنی ڤەیپ و جگەرەی ئەلیکترۆنی ئاراستەی سەرۆکی داواکاری گشتی کرد و 24 هەمان مانگ سەرۆکایەتی داواکاری گشتی بە ڕەزامەندبوون وەڵامی داواکاریەکەی مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری دایەوە. ئێمە وەک مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری سکاڵامان پێشکەشی داواکاری گشتی کرد. سەرۆکی داواکاری گشتی سکاڵاکەی ئێمەی وەرگرت و کاری لەسەر کرد بە قەدەغەکردنی ڕەکلامکردن بۆ ڤەیپ و جگەرە و قەدەغەکردنی فرۆشتنی بە منداڵانی خوار تەمەن 18 ساڵ. خۆشبەختانە ئەمە ڕێکاری یاسایی خۆی گرتە بەر و کاری لەسەر کرا و چووە بواری جێبەجێکردن. ئێستا حکوومەت بڕیاری پێدەرکردووە بە قەدەغەکردنی ڤەیپ و جگەرە و ڕەکلامکردن بۆ ڤەیپ و هەروەها بۆ منداڵانی خوار تەمەن 18 ساڵ. لە بەرامبەر ئەوانە ئەو داوایەمان بەرز کرد بۆ داواکاری گشتی بۆ ئەوەی کە ئەوان بێنە سەرخەت ئەو بابەتە کۆنتترۆل بکرێ و ئەوها بە ئاسانی نەدرێتە دەست هەموو کەسێک و ئەگەر بکرێ بەڕاستی هەر قەتع بکرێ و بمبڕ بکرێت چونکە شێوازیشی ناشارستانی و ناشرنە. بۆیە پێویستە بەڕاستی بە پێویستمان زانی کە ئێمە ئەو داواکاریە وەکو دڵسۆزێک بگەێنیمە داواکاری گشتی. سپاس بۆ بەڕێزیان سەرۆکی داواکاری گشتی هاتنە سەرخەت لەسەرەوەی کە بێن بە دوواداچوونێک بکەن بۆ ئەوەی بتوانن مەنعی بکەن. قایمی قەزای ناوەندی هەولێر ڕایگەیاند کڕین و فرۆشتن بە جگەرەی ئەلیکترۆنی بە هەموو شێوەیە قەدەغە کراوە و لە هەر شوێنێکیش ببینرێت ڕێکاری یاسایی توندی بەرامبەر فرۆشیارانی دەگیرێتە بەر. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.